ئێمە سەرەتا لە گەڵکردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشینە پێزانین و پشتیوانی و پیرۆزبایی خۆمان پێشکەش بە بەڕێوەبەران و پزیشکان و کارمەندانی ئەم نەخۆشخانە و گروپی نەخۆشخانە بەڕێزانەکەین کە لە زۆر شوێنی پارێزگاکەی ئێمە و کوردستانە ئەم کۆمەلگانە و نەخۆشخانەیان کردوتەوە بۆ پشتیوانیکردنی نەخۆشەکانمان بۆ بەدەمەوەچوونی نەخۆشەکانمان ئەوەی ئێمە بینیمان بە شێوەیەکی ئەندازیاری باش و بە شێوەیەکی لەسەر بنەمای زانستە تەندروستیەکان بەش و کلینکەکان ئامادەکراون خزمەتێکی باش بە نرخێکی کەمتر لەوەی کە ئیستا لە کەرتی تایبەت ئیشی پێ ئەکرێەوە بە نرخێک کە بتوانێت لەگەڵ دۆخ و داهاتی هاوڵاتیە بگونجێ ئیشەکانیان بۆ بەڕێ ئەەکەن بە ئاستێکی باش بە ئەزمونێکی باش بە لەلایەن کۆمەڵێ پزیشکی پسپۆڕەوە کە شایانی ڕێزدێگرتنن ومێ دەکەم ئەم هەماهەنگیە پتەوە لە نێوان نەخۆش و ناوەندە تەندروستیەکانە لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتیە بەردەوام بێ بۆ مەرجەی کە ئێمە چاومان لەسەر باری تەندروستی هاوڵاتیانمان بێ باری دارایی هاوڵاتیانمان بێ چاومان لە بژێوی ئەوان بێ بای ئەوەندەی چاومان لە داهات و گیرفانی ئەوان بێ بە سوپاسەوە ئەم جۆرە نەخۆشخانانە لە کوردستانە و بەخشین وەکو نمونەیەکی زیندوو یەکێکە لەوانەی کە بە خەمی تەندروستی نەخۆشەکانەوەیە و ئەوەی کردووە بە ئەولەویەتی کارەکانی خۆی بە دەمەوچوونێکی بەردەوامی 24 کاتژمێری هەیە و لە دۆخی چەند ساڵی ڕابردووی تەندروستی شارەکەمانە هاوشانی کەرتی گشتی توانیوێتی خزمەتێکی باش پێشکەش بە هاوڵاتیان بکە. ئەمە زۆر گرنگە کە خەڵک بتوانێت دەستی بگا بە نەخۆشخانەیەک لە هەر کاتێکا بیەوێ و ئەو بارودۆخە گشتی کە بەداخەوە خراپ ئیدارەدان و سیاست هێناوێت یەکایەوە کاری تێنەکەن و ئەو خەڵکانەی لێرن بە دڵسۆزێکی زۆرەوە بە زانستی و ئەزمونێکی زۆرەوە بێن بە دەمیەوە کارێکی زۆر گرنگە لە ڕابردووە ئەگەر پشتیوانی ئەم جۆرە نەخۆشخانانە نەبووایە ئەوە کەرتی تەندروستی ئێمە بە ئاسانی نەیەتوانی ئەو پلەبەندی خۆی لە ڕیزی یەکەمی کەرتی تەندروستی عێراق و هەرێمی کوردستانە بپارێزێ بۆیە هەموو ئەم ناوەندانی تەندروستی بە کەرتی گشتی و تایبەت و ئەهلیەوە ڕۆڵێکی گرنگیان هەیە و بە دڵنیاییەوە چاندی چاودێریی ورد هەیە لەسەر ئەوەی کە چۆن شتەکان بڕوا بەڕێوە و حکومەتی خۆجێوی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی وەزارەتی تەندروستی پشتیوانن بۆ ئەوەی کە بە وردی چاودێری بکەن و لە هەمان کاتا پشتیوانی بکەن بۆ ئەم نەخۆشخانانە بتوانن ئەو ئەرک و خزمەت گوزاریانەی هەیەە جێبەجێکەن بۆیە بەڵێ بەخشینی ژێکێکە لەو نەخۆشخانانی کە توانیوێتی زۆر نزیک بێتەوە لەو خزمەت گوزاریانەی کە لە کەرتی گشتی پێشکەشەکرێن و وەڵامدانەوە و ئەو فیدباکەی لە نەخۆشەکان وەرەی گیرێتەوە دەرخەری ئەو ڕاستیەیە کە نەخۆشخانەکە توانیوێکی تا ئاستێکی باش خزمەت بە نەخۆشەکان بکات. دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە کۆمەڵە بواردا کە کار و چالاکیەکانی دەست پێ کردووە لە ساڵانی 2000ەکانەوە کە دەست پێ کردووە یەکێک لەو مەجالانەش کە گرنگی پێداوە مەجای تەندروستی و بواری تەندروستیە. خۆشبەختانە ئێمە لە ئێستادا سێکتەری تەندروستی دەستگای خێرخوازی بەخشین خاوەنی نەخۆشخانەیەک و 6 کۆمەلگای پزیشکی و 3 نۆرینگەی پزیشکیە لە سەرجەم شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستان. دیارە هەموو ئەمانەش بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین کە بیری لەوە کردەوە خزمەت گوزاریە تەندروستیەکانی بگەێنە بە زۆرترین هاوڵاتی و بۆیە بیری لەوە کردێتەوە بەردەوام لە بیری فراوانکردن و گەورەکردنی ئەم کۆمەلگا و نەخۆشخانانەدا بێت. بەر بەبنای ئەوە ئێمەش لە نەخۆشخانەی بەخشین لە 2 ساڵ بەر لە ئێستا بڕیاریکردنەوەی ئەم کۆمەلگا پزیشکیەماندا و دوای ئەوەی هەموو ڕێکارە یاسایی و کارژێرەکانمان تەواو کرد و لەگەڵ ئەوەی کە چەندین گرفت و ئاستەنگمان بۆ دروست کرا و مامەڵەکانمان دواکەوت بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ بە پایانگەشت و نەتیجەکەی ئەوە بوو کە ئەمڕۆ خۆتان بینیتان کۆمەلگای پزیشکی بەخشین لە گەڕەکی ڕاپەڕین کرایەوە
و لە ئێستادا 5/8 پسپۆری جیاوازمان هەیە و لە ئایندێکی نزیکە ئینشاڵڵا پسپۆریەکان زیاتر دەکەین و هەوڵ دەدەین زۆرتر خزمەتی دانیشتوانی ئەم ناوچەیە بە تایبەتی گەڕەکەەکانی ڕاپەڕین و بەکرێ جۆ قلیاسان و قولە رەیسی و کەنەکە و تاسوجەش بگرێتەوە. من أيوب عبد الرحمن علي بەڕێوەبەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەڕێکی ڕاپەڕین. کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە گەڕێکی ڕاپەڕین دەکەوێتە گەڕێکی ڕاپەڕین بەرامبەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەسەر ڕێگەی سەرەکی ڕاپەڕین تاسڵوجە. کۆمەڵگەکەمان لە قۆناغی ئێستادا پێگاتووە لە 8 پسپۆڕی و 5 بەشی جیاواز. پسپۆرەکان بەشی هەناوی، بەشی سۆنەر، ژنان و منداڵبوون، منداڵان، ئێسک و شکاوی، گورچیلە و میزەڕۆ، نەشتەرگەری گشتی، قورگولوت و گوێ، و هەروەها بەشەکانی تاقیگە کە لە کۆمەڵێک ئامێری پێشکەوتوو بە دوایین وەشانی سەردەم لە ئێستادا کە بەردەست بێت. و بەشی دەرمانخانە کە ئەو دەرمان و عیلاجانی تایە کە بۆ ئەو پسپۆڕی جیاوازانە لە ئێستادا لە خزمەتن بەکاردەهێنرێت کە هەمویان بە شێوازی یاسایی و ستیکەری وەزارەتی تەندروستی داغڵی هەرێمی کوردستان بوون. هەروەها بەشی تیشک لەگەڵ بەشی فریاگوزاری کە بۆ دەرزی لەدان و وەرگرتنی چارەسەر لە ئێستادا ئەم بەشانەمان هەیە. بیرۆکەی کردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین دەگەڕێتەوە بۆ بوونی ژمارەیەکی زۆر لە دانیشتوان لە هاوڵاتیان لەم سنوورەدا کە چەند گەڕێکێک بەیەکەوە دەبەستێتەوە گەڕێکی ڕاپەڕین کەنەکەوە، قلیاسان و قولەرەیسی و هەروەها بەکرەجۆ و تاسڵوجە. دانیشتوانی ئەم سنوورە هاتنیان بۆ نەخۆشخانە ئاستەنگی ئاتوچۆ و دووری ڕێگاکە ئاستەنگ بوو بۆیان، بۆیە بیرمان لەوە کردەوە کە ئەم کۆمەڵگەیە لێرە بکەینەوە کە بەشی زۆری پسپۆڕەکان کە لە نەخۆشخانەیە بەردەستن توانین لێرەش بەردەستی بخەین. و هەروەها لە نێو بەشەکانە بەشی دانمان هەیە کە بە پزیشکی پسپۆڕ و خاوەن بڕوانامی باڵا لە ئێستادا لە خزمەتن. دکتۆر شەپۆل محەممەد ئیسماعیل، پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی و جونگە و فەقەرات و گۆڕینی جونگە، هەڵگری بڕوانەمەی دکتۆرە بۆردی عەرەبی لە هەمان بواردە. لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە لقی ڕاپەڕین سەر ڕێگەی سەرەکی ڕاپەڕین ڕۆژانەی هەفتە لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویست داین. ئامانج لەکردنەوەی ئەم لقا لە بەخشین بۆ درێژە پێدانە لە خزمەت لە کاروانی خزمەتی بەخشین بە هاوڵاتیانی ناوچەی ڕاپەڕین و بەکرەجۆ و کەنەکەوە و قولەرەیسی و ئەو ناوچانەی کە دەکەوێتە ڕۆژاوای شاری سلێمانیەوە و ئامانجمانە کە ڕێگەی دووریان بۆ نزیک بکەینەوە بە هەمان کواڵیتی بە هەمان پسپۆریەت لەو بوارانەی کە لە نەخۆشخانەی سەرەکی بەخشیندا دەنیشین ڕۆژانە لێرە لە خزمەتی چارەخوازاندا دەبین. هیوادارین کە خزمەتێکی باش و خزمەتێکی شایستە بە هاوڵاتیانی ئەو ناوچەیە بگەێنین و ئێمە ڕۆژانە لێرە لە پێشوازیاندا دەبین.
ئەڵبەتە لای هەمولایەک ئاشکرایە کە دەستگای خێرخوازی بەخشین یەکێکە لەو دەستگانێک کە توانیوێتی زیاد لە پێویست خزمەت بە خەڵکی هەژار و کەم دەرامەت و ئەوانە بکە لە کوردستان بەگشتی بەتابەت لە پارێزگای سلێمانی و شوێنەکانی کەشیان یەکێک لە شاکارەکان و یەکێک لە خزمەتە هەرە بەرچاوەکانی دەستگای خێرخوازی بەخشین سێکتەری تەندروستیەتی کە ئەو بەشە توانیوێتی خزمەتێکی زۆر باش بکە بەکردنەوەی نەخۆشخانە و کۆمەلگا پزیشکیەکان لە شار و شارۆچکەکان و هەروەها لە زۆرێک لە شار و شارۆچکەکان ئەم خزمەتانەی کردووەتەوە توانێتی خزمەتێکی بەرچاو بکە. ڕاستیەکەی کردنەوەی ئەم کۆمەلگا پزیشکیانە بۆ خۆی جگەلەوەی کە خزمەتێکی تەندروستی باش بە کوالیتێکی باس بە نرخێکی زۆر گونجاو پێشکەش بە هاوڵاتیانەکە کە ئەمەش هۆکارێکی سەرکەوتنی پرۆژەکانی دەستگای خێرخوازی و دەستگای خێرخوازی بەخشینەوە هەروەها سێکتەری تەندروستی کە دڵنیایی خەڵکی بەرامبەر بە پرۆژەکانی بەخشین وای کردووە کە ئەو متمانەیە دروست بێت. ئەلبەتە کردنەوەی هەر کۆمەلگایەک لە هەر شار و شارۆچکەیەک جا لە هەر شوێنێکی کە بۆ خۆی گرنگی تایبەتمەندی هەیە و بە حکمەوەی کە پارێزگای سلێمانی بەردەوام بەرەو فراوان بوون پێویست بەوەکە کە خزمەتەکانی کەی زیاتر و فراوانتر بێ بۆ یەکردنەوەی کۆمەلگەی پزیشکی لە ڕاپەڕین هەنگاوێکی کەی دەستگای خێرخوازی بەخشین و نەخۆشخانەی بەخشینە کە ئەتوانێت خزمەتێکی بەرچاو بە هاوڵاتیانی سنوورەکە بکە بۆ هیوایە بتوانن کە پرۆژەی باشتر و خزمەتی باشتر لە کەتی تەندروستیا پێشکەش بە هاوڵاتیان بکەن. دەستگای خێرخوازی بەخشین وەک دەستگایەکی خێرخوازی نێودەوڵەتی کە لە ئێستادا مامەڵەی لەگەڵ دەکرێت کە خاوەن کۆمەڵێک بەشی زۆر گرنگە یەکێ لەو بەشانەی کە بەشی سێکتەری تەندروستیە کە سوپاس بەخوای گەورە تاکو ئێستا دەستگای خێرخوازی بەخشین توانیویەتی نەخۆشخانەیەکی گەورە لە شاری سلێمانی و 6 کۆمەلگەی پزیشکی بکاتەوە لە شارە جیاجیەکانی هەرێمی کوردستان و ئەمڕۆ ئێمە لە شاری سلێمانی و لە گەڕەکی ڕاپەڕین کە دەتوانم بڵێم گەورەترین گەڕەکە لە شاری سلێمانی سوپاس بەخوای گەورە و سوپاس بۆ نەخۆشخانەی بەخشین کە توانیان کۆمەلگەیەکی تر دامەزرێن لە شاری سلێمانی دەتوانم بڵێم ئەم کۆمەلگەیە لە هەنا و لە نەخۆشخانەی بەخشینی سلێمانی لەدایک بووە بۆیە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ کارەکانی دەستگای خێرخوازی بەخشین و سێکتەری تەندروستی بەخشین زیاتر بەرەو پێش و فراوانبوون دەچێت بۆ ئێمە بەڕاستی ئومێد دەکەین لە داهاتوش کۆمەلگەیەکی تری ئەوانەی تەندروستی لە شاری هەولێر بۆ خەڵک و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەینەوە.